ئەوەی ڕاستی بێ ئێمە ئەمڕۆ ئەم چالاکیێمان کردووە لە بینی قوتابخانەی بەفرانبار و قوتابخانەی نالی بۆ پێشبڕکێی وانەی ئینگلیزی زیاتر بۆی ئاشنا بن خوێندکارەکان کە پێشبڕکێش هەیە لە وانەی ئینگلیزیە. ئێمە ئەوەگەین کە خەریک بووین لەگەڵ ئەم چالاکیە بە فترەی هەفتەیە تقریبەن هەفتە و نیوە زیاتر ئێمە پرۆڤەیان پێەکەین مەشغوڵمان کردوون بەوەی کەوا زیاتر چالاک بنەوە لەوەی کەوانەی ئینگلیزی هەیە پێشبڕکەی هەیە ماعەدا لە پێشبڕکەکە وەکو پێشبڕکەکانی کەی کە بە هەمان شێوە کراوە بۆ مادەکانی کە ئەمڕۆ ئێمە دەستمان پێ کردووە بۆ ئەو پێشبڕکەی ئینگلیزیە لە بینی دوو قوتابخانەیە بتوانین بە سەرکەوتووی بۆ سەرخستنی پرۆسەی خوێندن هەم نزیک بوونەوە لەوانەی وەرزش هەم ئینگلیزی عەفوو هەم نزیک بوونەوە لەوانەی بڵێن مەسەلەن مادەکانی کە بۆی کەوا ئاشنا بن پێی زیاتر کە ئەم وانەیە زۆر گرنگە بۆ ئەم کاتێک کە ئێمە ئیشی لەسەرەکەین و وانی لەسەر خوێن و پێویستە بۆ هەموو خوێندکارێکە چاوکراوە بن لە ئاستی زمانی ئینگلیزیە زیاتر هەوڵ بن بتوانن بە ئینگلیزی بتوانن بدوێن بە ئینگلیزی بتوانن بخوێنەوە چکە ئەمڕۆ ئەم نەوەیە پێویستی بەوەیە کەوا بتوانێت نزیک بێتەوە لەوانەی ئینگلیزی بۆ ژیانی ڕۆژانەی خۆش و بۆ هەمان شێوە کە پێداویستەکانی خۆشی پێ بەڕێکات.